بە بۆنەی ڕۆژی ژینگەی کوردستانەوە لە پارێزگای هەڵەبجە چەندین چالاکی جۆرەجۆر ئەنجام دران و شارەوانی هەڵەبجەش بە ئامانگی لەگەڵ بەشێک لە بەڕێوەبەرایەتیەکان هەستان بە بڵاوکردنەوەی ڕێنماوی پێدانی وەشیاری بە هاوڵاتیان و پاراستنی ژینگە و سروشتی ناوچەکە بەتایبەت لە ناوچە گەشتیاری و سێرانگەکاندا. مەبەست لەم ڕۆژە تۆ بە تەنها ڕۆژێک ناتوانانی پاراستنی لە ژینگە بکە یاخەوی پارێزی ئەم ڕۆژە زیاتر ڕۆژێکی ڕاگەیاندنە، ڕۆژی ئەعلامیە، ڕۆژێکی تەوعیە بۆ هاوڵاتیان کە بزانن ڕۆژێک هەیە کە ئەرکی سەرشانی هەمومانە پاراستنی پاک و خاوێنی ژینگە بکەین. بۆی ئەم وەکو شارەوانی ئەمڕۆ چەند چالاکیەک بەڕێوە چوو لە سنووری پارێزگای هەڵەبجە بەیانی سەعات هەشت لە باخچەی شنە هەڵسانی بە پاکردنەوە و ناشتنی نەمامی بەردەم باخچەکە کە لەلایەن ستافی باخچەکەەوە ئامادەکرا بوو. ئەمە زیاتر هەڵمەتێکی تەوعەیە، چەندێک پۆستەرمان بڵاو کردوێتەوە ڕێنمایەکانی تایە تەقەمان ناوە لە دەرگای ماڵان پێمان ناون سەردانی یەک دوو مەکتەب ئەکەن بۆی ئەو ڕێنمایانەی بێنە. ئەوەی مای خۆشحاڵی بوو ئەمڕۆ ئێمە لە سنووری پارێزگای هەڵەبجە چەند شوێنێکمان بەسەر کردەوەیەکێک لەوانە کە سەیرانگای چاوک بوو کە ئێستا خۆتان لێنە بەڕاستی هیچ شتێکی وهای تیان نییە کە ئێمە هەڵمەتی پاکردنەوەی بۆ بکەین. لەلایەکی دیکەوە ئەنجومەنی ڕێکخراوەکانی هەڵەبجە وەک پیشەی ساڵانەی خۆی خەڵاتی ڕێزلێنانی بەخشێ ژمارەیە گاوڵاتی بۆی بوونی زۆرترین ڕێژەی سەوزایی لە ماڵەکانیاندا و گرنگیدانی زیاتریان بە چاندنی نەمام و درەخت و زیادکردنی سەوزایی. لەم ساڵە ئێمە توانیمانە ڕوبەرێکی باشتری سەوزاییمان بینیم ساڵ لە هەڵەبجە بۆی کاتی سەردای ماڵەکانەکە ئەکەین ئەبینین لە ڕووی نەوعیەوە گۆڕانکایی بەسەر هاتووە. ئەم ڕۆژ کە خۆمان نزانین ڕۆژ ژینگە بۆی ئێمە وەکو ئەنجومەن ڕێکخراوەکان بیرمان کردووە لەم ڕۆژە هاوکار بین بۆی کە بتوانین ژینگەی کوردستان خایەن کنین بەتاتر ژینگەی هەڵەبجە کە ژینگەیەکی کە و پێشترکی مایە بەری کەوتووە ئێمە گومانمانەیە کە ژینگەیەکی خاوێن نەبێت. لقی دوی ڕێکخراوی خوشکانیش بە چالاکیەک ڕۆژی ژینگەیان بەرز ڕاگرت. ڕۆژی ژینگەی هەرێمی کوردستان هەستان بە هێنانی نزیکەی 20 ئینجانە گوڵ بۆ نەخۆشخانەی بەخشین بەو ئومێدەی کە ئینشاءڵڵا بتوانین ژینگەیەکی تەندروست بۆ نەخۆشان و کارمەندانی نەخۆشخانەکە هەم لە ڕووی ئەو هەوای پاک و خاوێن و هەم لە ڕووی دەرونیشە ساز بکەین بۆیان. 16 چواری هەموو ساڵێک بە ڕۆژی ژینگە لە هەرێمی کوردستان دیاری کراوە و بەو بۆنەیەشەوە لە سەرجەم شارەکانی هەرێمی کوردستان چالاکی ژینگەی جۆراوجۆر و بڵاوکردنەوەی هۆشیاری بۆ پاراستنی سروشت و ژینگە ئەنجام دەدرێت. لەگەڵ ئەوەی چەندین ڕێگایە بۆ بڵاوکردنەوەی هۆشیاری و پاراستنی ژینگە هاوکات دایانەوە کاریشبوونە تا زەنگێکی مەترسیدار لەسەر ژینگە بەگشتی. ئەوانیش بریتین لە زۆربوونی ژمارەی ئۆتۆمبیل و زۆربوونی خاشاک و دەرێنانی نەوت و زۆربوونی پاڵاگە و کارگەکان و بڕینی درەخت و سووتاندنی ڕووبەرە سەوزاییەکان کە ئەمەش مەترسی لەسەر ژیانی مرۆڤ دروست دەکات. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.